بەڕێزان ئەوە سەیتەرەی پردیەیە دەبینن کەوا ناهێڵن داخڵ ببین و ئەڵێ تەقاعدی نەبێت. موبایل و هەوێکم جەنابەت بەرپرسیێرەی بەداخەوە وەڵا بۆ ئەو برادەرانەی کە لێرە دادناون ئاساییشی ئەم وڵاتە بپارێزن 20 دانە چەکدارت سەحبی تفەنگیان کردووە 20 دانە چەکدارت سەحبی ئەگەڕێنەوە ئێمە 20 دانە کەسان چەکی ڕاکێشاوە ئەو درۆیە نابێ بڵاو بێتەوە دوایە زانم ئاسایی وا دەڵێ 20 دانە کەس بڵێ بە خوێنی شەهیدان بڵێ بە خوێنی شەهیدان چەک ڕانەکێشا کامێرەکان لاتانە کامێرەکاتان لایە موبایل و ئینەکەم نانە بابیێنە بەداخەوە بۆ ئێوە من ئەندامی پەرلەمانم ئەوە تۆ نیت دیاریەکەی منە بم بەچیان نا من بەرهەمی خوێنی شەهیدان نوێنەری خەڵکی کوردستانم من نە بە تەزویر نە بە دزی نە بە خیانەت نەبووم بە ئەندامی پەرلەمان وەک فرسەت و پەرلەمانتارەکانی ئێوە پەرلەمانتارە ئەو منداڵە وردانەتان ئاوا ترسان بەداخەوە نەمالەسەر بۆ ئێوە ڕەسممان بۆ چیە هەموو تەسەڕوفەکانتان تۆمارە لامانە بەداخەوە پیسە زۆر باشە زۆر باشە زۆر هەولێر پیسە سەرەوە عەلی گیانە گەڕێنەوە هەولێر 96 پیس کرا فەرموو هەولێر 96 پیس کرا بە دەبابە